نێزی هزار کەسان لە دەما شەڕێ ڕزگارکردنا ڕۆژاوای مووسڵێ جێ دەستێ چەکدارێن داعشێ هێژی وەندانە تەوی دەربازبوونا نێزی 4 ساڵان بەسەر کۆنتڕۆلکردنا وی باژاری لە هەیانها چارەنویسا وان کەسان نەدیارە کەسوکارێن وان ژی ئاشکرا نەکردنا چارەنویسا وەندابوویان دخەنە سەرستۆی حکوومەتێ و دبێژن divê Serokweziran Mustafa Kazimî kar bû dîtin û diyarkirina çarenivîsa winda bûyan bike. ئەو وێنەیە پیشان دەدات کە لە زینداندا گیراوە و کوڕەکەی تێدا دەردەکەوێت. ئیخلاس دایکی قسەی دەڵێت کوڕەکەی لای داعش زیندانی بووە لە کاتی ڕزگارکردنەوەی گەڕەکەکانی ڕۆژاوای مووسڵ لەلایەن هێزەکانی عێراقەوە براوە و تا ئێستا چارەنووسی دیار نییە. ڕۆڵەکانمان بەدەستی داعش نەکوژراون هەرماون ئەگەر ئێستا یەکێکیش نەما بێت حکوومەت کوشتوویەتی ئێمە حکوومەت بە بەرپرسیار دەزانین ڕۆڵەکانمان لە حکوومەت دەوێتەوە. ئیخلاس دەڵێت چەندین شاید حاڵ هەن کە کوڕەکەیان لە گرتوخانەکانی گەیارە و بەغدا بینیوە دوجار بۆ شوێنێکی نادیار براوە. ئەوان ماون وێنەیان هاتوون خەڵکیش هەبووە ئەوانی بینیوە یەکێ گوتی لە گەیاران کەسێکی دیکەش گوتی لە بەغدا بردویانن بۆ شوێنێکی دیکە. یەکێکی دیکە لە کەسوکاری قوربانیانی بێسەر و شوێن کرا و بە حەسرەتەوە بە دیاروێنەی کوڕەکەیەوە ئەو باڵی ئاشکرانەکردنی چارەنووسی ڕۆڵەکەی دەخاتە سۆی حکوومەت و دەڵێت دەبێت مستەفا کازمی سەرۆکوەزیران کار بۆ دۆزینەوە و دیاریکردنی چارەنووسی بێسەر و شوێن کراوان بکات. چیمان لە کازمی دەوێت جگەرەوەی چارەنووسی ڕۆڵەکانمان بۆ دیاری بکات ئەوەی مردووە بڵێ ها ئەوە مردووەکەتان ئەوەی ماوە بڵێ ماوە نەوەک بڵێن هیچیان نەماون با هاوکاریمان بکەن بۆ بژێوی ژیانی ئەم ژن و منداڵانە ناڵین هیچ دەخۆن و دەخۆنەوە. لە سیابی ڕابردوو کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی بێسەر و شوێن کراوان لیژنەی خاچی سووری نێودەوڵەتی لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆەوە کرد زۆرترین ژمارەی بێسەر و شوێن کراوان لە جیهان لە عێراقدایە کە ژمارەیان دەگاتە 100,000 کەس کە سوکاریشیان بە خەم و هەناسە ساردی و لە دۆخێکی سەختی ژیان چاوەڕێی دەستکەوتنی سۆراخێکن.